دووبارە سڵاو. بەڵێ کا قادر وتمان دێنە سەر تەوەری پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا. لەم دوایانەدا پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا ئاڵۆزیێکی زۆری بەخۆوە بینی. لێرەوە ئێوە پەیوەندەکانی نێوان بەغداد و هەرێم چۆن دەبینن؟ ئێستا بەرە و ئالۆزیێکی خەتەرناک دەڕوایانی ئێستا هەڕەشە دەکرێ و حکوومەتی مەرکەزی گەڕانەوە بۆ بەکارهێنانی هێز و ئەمە زۆر خەتەرە. بەڕاستی ینی ئەمە دەبواە ئێمە ئەومە ئەو قۆناغەمان تێپەڕاند با چونکە خۆ پێشتر وابوو پێش ڕوخانی سەدام ینی بە درێژایی حکومڕانی ینی مێژووی ینی دەوڵەتی عێراق ئەم کێشانە هەبووە. مەسەن دوو قەیرانی گەورە هەبووە، دوو کێشەی گەورە هەبووە کە یەکیان کێشەی حکومڕانی بووە لە عێراق چێ حکومڕانی دەکا، دوو مەسەلەی کێشەی پرسی کورد بووە کە پێشتر کە بە درێژایی مێژووی عێراق ئەم دوو کێشەیە هەمیشە بە کودەتا و بە خوێن ڕشتن و بە ئاگر و ئاسن وەڵام دراونەتەوە. بەڵام دوای ڕوخانی سەدام بەڕاستی ئەمە چاوەڕوانی ئەوە نەبووین. قۆناغێکی تازە و بەتای بەتی کە عێراق دەستورێکی هەبوو، دەستورێکی دەرکرد کە یەکێکە لە دەستورە دیموکراسیەکان لە مەنتیقەکە و ئەمە هەم کێشەی حکومڕانی چارەسەر کردووە، ینی لە ڕێگەی هەڵبژاردن و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان، هەم کێشەی پرسی کوردی چارەسەر کردووە کە بەشێ لە مافە گرنگەکانی کورد خراونەتە ئەو دەستورە و بەپێ ئەم دەستورە ئەگەر جێبەجێ بکرێت دەبێت ئەم مافانە بگەڕێنەوە بۆ خەرکی کوردستان و ئەو کاتە ئەم پرسەش کۆتایی دێ. بەڵام ئەوەی تازەیە لە کێشەکە چییە؟ لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامیش ئەم دوو قەیرانە و خۆیان بەردەوامن، ئەویش بەهۆی ئەوەی کە حکوومەتی بەغا دەستور جێبەجێ ناکە. بەڵێ لە هەموو پرسەکاندا حکوومەتی عێراق دەڵێت ئێمە پابندین بە دەستورەوە و لە بەرامبەردا هەرێمی کوردستانیش دەڵێت کە ئێمە پابندین بە دەستورەوە. کەواتە لێرەدا خەلەلەکە کێن ئەو کێ ئەوەی ناکۆچی دروستەکە؟ ئەوەی لە هەموو دنیا لە هەموو وڵاتان ئەوەی کە دەستور جێبەجێ دەکە حکوومەتی مەرکەزیە، حکوومەت جێبەجێیەکە. حکوومەت ینی ڕاستە ئەندێک گلەی هەیە لە هەرێمی کوردستان کە هەندێشتی نادەستوری دەکەن، بەڵام ئەی خۆی خۆ دەستوری جێبەجێ نەکردووە. یعنی یەکێک لە کێشەکانی مەسەلەی ئێستا مەسەلەی نەوت و غاز لە چووە هاتووە؟ لەوەی کە دوای دەستورەکە دەبووە یاسایەکمان هەبی بە ناوی یاسای نەوت و غاز. ئەم یاساکە خۆی خوردکردنەوەی دەستورە و ئەرک و دەسەڵاتەکانی هەمووی تیا دیاری کرابە، چ بۆ حکوومەتی مەرکەزی چ بۆ هەرێم و پارێزگاکان، کە حکوومەتی مەرکەزی ئەوەی نەکردووە بۆ چ گلەیی بکە. بێگومان لە هەرێمیش نەود بەڕێ دەکرێ و لە هەرێمیش گرێبەست دەکرێ و ئەو کاتە عێراق دەرێ ئەمە یاسایی نییە. یعنی ئەساسەن حتا ئەگەر لە هەرێمیش پێشێلکاری یاسایی هەبوو بی پەیوەندی بەوەیە کە لە حکوومەتی لە مەرکەز ئەم یاسایانە دەرنەچوون و ئەم یاسایانە ئیشکالیان لەسەرە و ئەم مافو دەسەڵاتانە ئەم ئەرک و دەسەڵاتانە بە یاسا ڕێک نەخراون، هەمووی بۆ حکوومەتی بەغا دەگەڕێتەوە ئەو شتانە. بەڵێ من حەزەکەمەوە زیاتر ڕوون بکەیتەوە. تو ئاماژەت بۆ کرد کە حکوومەتی عێراقی پابەندە بە جێبەجێکردنی دەستور. ئاسایی نییە، حکوومەتی بەغدا پابەند نییە بە جێبەجێکردنی دەستور. بە جێبەجێکردنی دەستور ئەساسەن ئەرچی حکوومەتی بەغدایە. بەڵێ لێرەوە پرسیارەکەکەم بەسمەوەی تۆ دەڵێ ئەساسەن دەبێت حکوومەتی عێراق دەستور جێبەجێ بکات، واتە بۆ هەرێمە فیدراڵەکان ئاسایی ئەگەر دەستور جێبەجێ نەکەن؟ نانە، ینی مەبەستم ئەگەر دەستور جێبەجێ بکە ئەو کاتە تۆ مشکلەی ئێستا بۆ نمونە مەسەلەی قەیرانی حکومڕانی لە عێراق ئەو کاتە ئەو قەیرانە نابی، بەسە تۆ ڕاستە هەڵبژاردن کراوە، بەس ئیستحقاقی ئینتیخابی کاری پێ ناکرێت لە عێراق. ڕاستە مافەکانی کورد لە سەرویانەوە مادەی 140 مەسەلەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە دەستور چارەسەر کراون، بەڵام کاتێ حکوومەتی بەغا جێبەجێیان ناکە تۆ ناتوانانی ئەو مافانە دەست بخەیتەوە. لەبەرەوەی کێشەکان لێرە لە چ دروست بووە؟ خۆی دوو کێشەی سەرەکی ئێستا کە هەردووچی پەیوەندی بە بڕوانەبوون بە دەستورەوە هەیە. یەکیان کێشەی حکومڕانی کە نایانەوێت بە دەستور ئەم حکومڕانیە بکرێت، نایانەوێت بە دیموکراسی بکرێت. دوو کێشەی پرسی کورد ئەو مافانەی کورد کە لە دەستور داهاتووە کە تا ئێستا ئامادەنین بیگەڕێن و جێبەجێ بکەن. مەسەن مادەی 140 و باشە ئەگەر جێبەجێیان کرد بە ئێستا بە دڵنیاییەوە کەرکووک و ناوچە دابڕاوەکان لە 2007 دەگەڕانەوە سەر. باشە نووری مالکی لە چاوپێکەوتنەکەیدا لەگەڵ نارتی باسی لەوە کرد کە مادەی 140 شتێکی لەلای حکوومەتی عێراق نەماوە، بەگرا و سەرۆکایەتی کۆماری ئەمەی سەرۆک کۆمە ڕاست دەکات. ئەمە کاتی خۆی بە منیش گوت مالیش گوتی ئەوەی یەکێ لە بەرگە گرنگەکانی مادەی 140
مەسلەی گەڕانەوەی قەزا و ناحیەکانە ئەمە لە دەستی سەر و کۆمارە لە دەستی مالیچی نییە سەر و کۆمار دەبێت پێشنیار بکە بۆ پەرلەمان بە منی گوتگوتی تۆ ئەمە لای من نییە لای خۆتانە بەڵام ئەمە نەبتە پاساو بۆی ئەو شتەکانی تر جێبەجێ ناکە باشە ئەو ئەحسای بۆ نەکرد بۆ نمونەیانی هەتا قۆناغی ئاساییکردنەوە تا ئێستا هێشتان ماوێتی تەواو جێبەجێ بکرێت مەسەلەکەوانی ئەم لە یەک بڕگە دەیەبی خاتە سەر کورد سەر و کۆمار کە ئەویش گەڕانەوەی قەزا و ناحیەکانە ئەگەنا ئەوی تر ئەوی تر پەیوەندی بە بەڵێ بۆ پێی تۆ لە ماوەی پێشوودا نوێنەری سەرۆکی هەرێم بووی بۆ مادەی 140 ئەو قسانەی کە مالکی کردی لە چاوپێکەوتنەکەیدا لەسەر مادەی 140 و هەموو ئەو بۆچوونانەی کە حکوومەتی عراق سەبارەت بە مادەی 140 دەیڵێت تا چەند ڕاستن تەنیا ئەوەی کە گەڕانەوەی قەزا و ناحیەکان لەدەست سەر و کۆمار ئەمە ڕاستە ئەمە نەشار لە دەستورەکە داهاتووە بەڵام ئەوی تر بەڵام بۆ خۆی فەقەرێکی ئەساسی نییە تۆ گەڕاندنەوەی قەزا و ناحیەکان مەسەلەن ئەوی تر بەڵێ ئەمە بۆ مەسەلەن بۆ ڕیفراندۆمەکە میهمە بۆ ڕیفراندۆمەکە چکە تۆ ئەگەر قەزا و ناحیەکان نەگەڕێنەوە سەر دەبێت لێرەوە زمینەسازی بکرێت بۆ ڕیفراندۆم نایباتەوە بە دڵنیاییەوە چووکە ڕێژەی دانیشتوانی قەزا و ناحیەکان هیچی بەقەت کەرکووکە هیچی کەمتر نییە لە کەرکووک لەبەرەوەی تۆ ئەگەرم قەزا و ناحیانە نەجێڕیەوە ینی تۆ ڕیفراندۆمیش بکەی نایبێتەوە خۆناغی سێمی مادەی 140 بەڵام ئەوانی تر ئەرچی حکوومەتی مالیچە جێبەجێ بکە مەسەلەن ئیحسا بۆ ناکە خۆ ئیحسا دەسەڵاتی ئەوە ئەی بۆ تا ئێستا دوای خستووە مەسەلەن زۆر شتی تر هەیە لە قۆناغی ئاساییکردنەوە تا ئێستا نەکراوە مەسا ئەو پارەی پێویستە تەرخان بکرێت بۆ قەرەبوو لە ئاسی پێویست نییە هەموو ساڵێک کۆمەڵی مشکلەی تێ بۆ دروستەکرێت ئەو جەجگە لەوەی لەسەر ئەرزی واقع ئەوان شتێکی تر دەکەن حەزەکەم زانی حکوومەتی بەغدا حکوومەتی مالیکی لەسەر ئەرزی واقع یعنی ئێستا ئەوەی دەکرێت زۆرێکە لە تعریف یعنی نەگی مادەی 140 بۆ جێبەجێ ناکە بەڵکو ئەوی هەشتا پێش ئەو مادەی ئەوی ئێستاش هەشت تۆ هەتە لێت وەرەگریتەوە دەوێت دەست بە سەمەنتیقەکە دابگری بە ناردنی هێز بە ئەنواعی باشە کەواتە نوێنەرانی کورد لە بەغدا چی دەکەن بۆچی ئاگاداری مۆزعانی نوڕێ لەم هەوڵانەی مالکی ناگرن ئاگادارن بەڵام نوێنەرانی کورد ناتوانن هیچ بکەن حەزەکەم زانی چونکە خۆ تۆ کەمینەی لە پەرلەمانی عێراق ئەوان زۆری نەن دەسەڵاتیش حەزەکەم زانی دەسەڵاتی ڕەها بە پێی دەستور دەستورەکە داوێتی لەدەست حکوومەتە لەدەست سەرۆک وەزیرانە و خۆشی هەندێک زیادە ڕەوی تیا دەکا معنەوە هیچ دەسەڵاتێکی تر ناتوانێت بەرامبەری بوەستێ کەواتە نوێنەرایەتی کورد لە بەغدا شتێکی زیادەیە نا زیادە نییە بەڵام لەو بارودۆخەشتی جدی پێ ناکرێت ناتوانانی تۆ ئەو زۆرینەنی لە پەرلەمان بتانی داواکانی خۆت بسەپێنی تۆ دەبێ هاوکاربی لەگەرەوەی کە ئەو حکوومەتە ئەم دەستورە جێبەجێ بکە ئەگەر نەیکا تۆ ناتوانانی هیچی لە بەرامبەر بکەی وەکو تا ئێستا نەکراوە ئێستا تۆ سیر کە نەک کورد بەتەنیا ئەوە ئێستا لیستی عێراقی ینی سونەکان و بەشێک لە شیعەکانیش بەیەکەوە هەمویان هیچیان لە بەرامبەر مالێکی بۆ ناکرێت لەبەرەوە لێرەدا مەسەلەکە بەتەنیا کورد نییە ئەوان زۆرینەیەکن و ئەوان دەسەڵاتیان لەدەستە و حکومڕان و ئەگەر ئەوان نێنە پێشەوە بەڕاستی دەستورەکە جێبەجێ نابی بەڵێ دێمەوە سەر وەڵامێکی پێشووتری خۆت کە باسی ئەوەت کرد لە بەغدا استحقاقی پەرلەمانی یاخود انتخابی نییە بەڵام ئایا لە هەرێمی کوردستان استحقاقی انتخابی هەیە؟ نا لە کوردستانیش نییە هەزەکەم زانی استحقاقی انتخابی ئەوە چییە مەسا ئێستا قایمە لیستی عێراقیە نۆتوێ کورسی هێناوە دەبێت هەموو استحقاقێکی هەبێ بپێ ئەم لیستە ئەمەی بۆ دەکەن ئەمە لە چ کێشەکان دروست بوو خۆ دەبایەوە حکوومەت پێک بینی حکوومەتی عێراق نایان کرد بە ناوی ئیتیلافێکی تازە ئەمەیان تێپەڕان باشە وەزارەتە ئەمنیەکان یان لە کوردستانیش استحقاقی انتخابی نییە کەواتە لێرەوە توانین ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوەی کورسێکی هەیە ئەوەی دووی هەیە ئەوەی سێ هەیە ئەوەی 25 هەیە بە ئارەزووی خۆی خۆ بەپێی لێرەوە دەتوانین بڵێن ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا هەردوو لالی بەرپرسیارن چه هەرێم ئەمە جای بەی کوردستان جای ئەوەی پەیوەندی بە عێراقەوە نییە بەس مەبەستم وەکو نمونە
لە کوردستان بەڵام وەختێک تۆ ڕەخنە لە حکوومەتی عێراق دەگریت بەوەی کە ئیستحقاقی ئینتیخابی ڕەچاو ناکات و لە هەرێمی کوردستانیش هەمان شت هەیە. ئەمە بۆ خۆی نابێتەوە بەلەکەیەک بۆ هەرێم کوردستانیش تۆ ئەگە سیرکەی مەسەڵەن لە بودجێ حیزبەکان مەسەڵەن کەی بودجێ حیزبەکان بە پێی ئیستحقاقی ئینتیخابی بە پێی کورسیە بە پێی ڕێژەی دەنگدانە ئەوە نییە کاری پێ ناکەن. بۆچی لەبەرەوەی پێیان وایە حیزبەکانی سوودمەند دەبن تا کار گەشتۆتەوەی کە مامانە ئەگە ئەوەندە پارەیان بدەینێ مامانە زیاتر گەشە دەکەن و دەماخۆن و من حقیق ئەمە مافێکە تۆ علاقەت نییە من چی لێ دەکەم یان حزبێکی ترچی لێ دەکە یعنی بە پێی کورسی مافم هەیە یاننا تۆ دەبی بمدەیتێ ئەی بۆ ئیستحقاقی کورسەکانی خۆت دەیبەی. واتە بودجەی حیزبەکان لە هەرێمدا بە شێوەیەکی عادیلانە نییە؟ نەخێر زۆریش ناعادیلانەیە زۆریش ناڕەوایە بە پێی ئەوەیە چێ لە دەسەڵات نزیکە و چێ دەسەڵات دەیەوێ بەهێز هەرچەند کەس وا بەهێز نابی لەوانەیە پارە دەوری هەیە بەس بە پارە حیزب دروست ناکە بە تەنیا ئەوەی کە سیاسەتی سزاکان یەکێ لەوانەیە کە تۆ ئیستحقاقی خۆت نادەیت. بەڵامەوە پێشتر لە پەرلەمانی کوردستان خاوەنی یەک کورسیش بوون و بودجەکەتان نزیک بوو لە بودجەی بزوتنەوەی گۆڕانەوە. ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان پێم وابێ بە دیاریکراوی 350 ئێمە 400 ملیۆنمان هەبە ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان نەبوو بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هەیە 600 ملیۆنە دەنێ. ئەمە غەدرە لە گۆڕان بێگومان حزب پێ کورسی ئەوەندەی دەدەنێ حزب پێ یەک کورسی ئەوەندەی دەدەنێ. حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان یەک کورسی هەیە 400 کورسی هەیە دۆلاری هەیە دو کورسیان هەیە کەواتە مە نەعادالەتیە لە نێوان گۆڕان و من نارێم پارتێکی وەکو من دەرێم غەدرەکە لە گۆڕانەکرێت لە ئێمە دەکرێت من نارێم سۆسیالیست دیان حزبێکی تر مستحقی ئەوە نییە بەعکسەوە هەموو ئەو حزبانەی تریش کە بەئسا یارمەتی زیاتریانە دەن دەسەڵات لێیان ڕازیە ئەوجە بەخوا 130 ئیستحقاقی خۆیان نادەنێ یعنی نەبی پێم وابی بۆ ئەوان زیادە نا بۆ ئەوان زیاد نییە چۆ ئەو خەرکە خەباتی کردووە و تێکۆشاوە و ئەو وەزعی بەرهەم هێناوە و بەڵام بۆ وای لێبێ ئیلا دەبێت چێ لە تۆ نزیک بی ئەوجە تۆ نانی بدەیتێ ئەمە ئەلفوبایە ینی تۆ باسی دیموکراسی دەکەی و باسی عەدالەتەکەی و عەدالەت خۆی ئەساسەن لە نان دروستەبی. ئێستا لە کوردستان کە باسی نەعەدالەتی دەکەین چێ باسیەوە دەکەین کە ئەو داهاتە زۆرە بە عەدالەت لەسەر خەرچی کوردستان دابەش نابی هەموو خەرچی کوردستان لێی سوودمەند نییە نەعەدالەتێکە لەوە هاتووە. لە بابەتی متمانە سەندنەوە لە مالیکیدا هەڵوێستی ئێوە بە تایبەت وەکو حیزبی ئایندەی کوردستان چی بوو؟ ئێمە کورسیمان نییە لە بەغدا هیچ علاقەی بە ئێمەوە نەبوو بەڵام ئێمە پێمان بەڵام ڕای ئێوە بۆ چوونی ئێوە لەسەر و پرسە ئێمە خۆی ئەزانین چۆنە متمانە وەرگرتنەوە بەڕاستی مافێکی یاساییە و مافێکی دیموکراسیە بەڵام من پێم وابوو شێوازی وەرگرتنەوەی متمانەکە هەڵەی تیا بوو شێوازەکە لە دەرەوەی پەرلەمان بوو جۆرێک وەکو گەلە کۆمەچی لێ هات مالیکی ئەمەی قبوڵ نەبوو یعنی حتا بیان توانی با متمانەشی لێ وەرگرن دڵنیا بە مالیکی ئەمەی دەکردە بیان و چونکە سەرۆکی پەرلەمان سەرۆکی بەسەر بۆ وەکو مام جەلالی نەکرد سەرۆک کۆمار بەسەر سەرۆکی پەرلەمان دەستە ئەنقەرە دێتە هەولێر دەستە نەجەف یعنی تۆ سەرۆکی پەرلەمانی تۆ ئوسوڵی وایە بە پێی ینی عرفی پەرلەمانی تۆ باشە لە پەرلەمان تەرحیکە ئەمە زۆر ئاساییە مافی ئەم لیستانەیە کە متمانە لە سەرۆک وەزیران وەربژیرێتەوە بەڵام ئەمە نەکرا تۆ کاتی لە دەرەوەی پەرلەمان ئەوە دەکەی ئەمە زیاتر کێشەکەی ئاڵۆز کرد ئەمە کردی بە کێشەیەکی سیاسی و نەتیجەکەش سەری نەگرت ئەجینا بەڵام هێشتا معنەیەوە نییە سوودی نەبوو ئەمە بەڕاستی ئەم هەوڵە بۆ وەرگرتنەوەی متمانە لە مالیکی دوو سوودی زۆر ئیجابی هەبوو یەکیان لەوەی کە خەرکی لایەنەکانی عێراق بێدەنگ نابن لە گەڕانەوەی عێراق بۆ تاگڕەوی و دیکتاتۆریەت ئەمە مهم بوو ینی خەرک بێدەنگ نەبی لەمە خارێکی تر من پێم وایە ئەمە مردنی مەسەلەیەکی کوردیە دەرێ مردنی پێپشاندا بە تای ڕازی بی من پێم وایە ئەمە دەبێتەوەی ئەوەی کە مالیکی ناچار بی
کۆمەڵی گۆڕانکاری بکەوە ئەو پرۆژە چاکسازی ئێستا پێشکەشی کردووە و لە جاران باشتر ئیلتیزام بە بڕیار و بەڕێکەوتنەکان کە ئەجینا خۆشی دەزانی بە مۆزەی ئێستا ناتوانانی بمێنێت بەڵێ بەڵام هەندێک لە چاودێران پێیان وایە کە هەوڵەکان بۆ سندنەوەی متمانە و لێپرسینەوەی مالکی شکستی هێنا ئەو بگرە مالکی بەهێزتر بوو لەوانەیە لە باندێ بواری تر بەڵام شکستی هێنا لەوەی کە نەیتوانی مالکی لادا بەڵام دوو هەنگاوی زۆر ئیجابی تیا بوو و ئێستا من ئاماژان پێکردیەکیان بۆی کە خەرق قبوڵ ناکە دیکتاتۆریێت یعنی عێراق وەلو دیکتاتۆریێت نییە لە دەستوری عێراق چکە لە سیستەمی حکومڕانی عێراق شتێک نییە بە ناوی دیکتاتۆریێت بگەڕێتەوە حالی حاضر بەڵام تاکڕەوی ئینفرادکردن بە حکومڕانی پراوێز خستنی لایەنەکانی تر قبول نەکردنی شەراکەت ئەمە هەموو هەیە لە بەغا ئەمە نیشانیدا کە هێزی تر هەن لایەنی تر هەن لێ ناگەڕێن جارێکی تر قبول ناکەن عێراق بەرەو ئەم تاکڕەوی و بەرەو ئەو ئینفرادە بگەڕێتەوە لە حکومڕانی ئەمە لایەشتر فشارێک بوو لەسەر مالیکی کە ناتوانانی بەم مۆزەی ئێستای بەردەوامی بە دڵنیاییەوە یعنی ئەگەر نەش ڕووخا یان لا نەدرا تەوان لادران بەڵام معنایەوە نییە ئەگەر چاکسازێکی جدی نەکە دەتوانی بەردەوام بمێنێتەوە لە حکومڕانێکی ئەمە دوو سوودی ینی دوو سوودی زۆر گرنگ بوو لە هەوڵی وەرگرتنەوەی متمانە لە مالیکی بەڵام بە دڵنیاییەوە متمانەکە سەر نەکەوت وەرگرتنەوەی متمانەکە سەرکەوتنی بەدەست نەهێنا بەڵێ کاقادر بەم دوایانە هەرێم نەوتی خاوی خۆی هەناردەی تورکیا کرد و تورکیاش بەڕسمی هاوردەکردنی نەوتی هەرێمی ڕاگەیاند ئەمە چۆن لێک دەدەنەوە لە کاتێکدا کاردنەوەی جیاوازی بە دوای خۆی دایەنە بەڵێ ئەمە خۆی بیانووی پاساوی حکوومەتی هەرێمەوەی کە ئەو بەشە نەوتەی یان بەشە ئەوەی کە هەرێمی کوردستان هەیەی بەغا بۆی نانێری و ئەو ناچارە ئەمە بکە بەڵام دیارە عێراق ئەمە بە پێشێلکاریەکی تر دەزانی بە تەحەدایەکی تر دەزانی و ئەمە کێشەکانی ئالۆستر کرد بەڕاستی چۆ گەشتەوەی مالیکی ئێستا هەڕەشەی بەکارهێنانی هێز بکە ئەمە زۆر خەتەرناکە لە حاڵەتێکی ئەوهادا دەبێ ئۆپۆزیسیۆن چی بکە دەبێ هەوڵ بدرێت چارەسەر بکرێت زیاتر چارەسەری سەرەکی چارەسەری بنەڕەتی چییە دەبێ هەوڵ بدرێسە کە لەو پرۆژەی چاکسازەی کە هاتووە ئەوەی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان مالیکی ئەوان دەبێ هەوڵ بدە بەڕاستی ئەم یاسای نەوت و غازە دەربچی دەبێ ئۆپۆزیسیۆنیش هەوڵدا ئەوە بکە چوە تا ئەمە دەرنەچی بەڕاستی هەرێم دەستورەکە بە جۆرێک تەفسیرەکە حکوومەتی بەغا بە جۆرەشکە تەفسیرێکە ئەو بۆ خۆی بە ئینتیقایی سەیرێکە یعنی دەبێت ئەم یاسای غاز و نەوتە دەربچی کە ئەمە دەستور خوڕکردنەوەی دەستورەکەیە ئەو کاتە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەستنیشانەکرێت لەوەی لە مەسەلەی عقود لە مەسەلەی فرۆشتن لە مەسەلەی کۆمپانیا لە مەسەلەی هەناردەکردن و ئەو دەسەڵاتانش کە تایبەتن بە حکوومەتی مرکزی ئەوش دیارەکرێت ئەو کاتە دەرەکەوی چێ یاسا پێشێلەکە بەڵام ئێستا یاساکە نییە ئێستا دەستورە بە یەک بڕگە تێ هاتووە لە مەسەلەی یاسای نەوت و غازەکە بەڵام بە یاسایی نەکراوە تا ئێستا نەخراوەتە چوارچەوەی یاسا لەبەرەوەی حکوومەتی بەغا ئێستا زیاتر حکوومەت بە قازانجی خۆی تەفسیرەکە مامانە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتەی نییە ئەو گرێبەستانە بکە و ئەو دەسەڵاتەی نییە نەوت هەناردە بکە هەرێمی کوردستانیش باسەکە ئەمە ڕێکوترمان هەیە پێشتر لەگەر حکوومەتی مالیکی کە ئەگە یاساکە دواکەوت یاسای نەوت و غازەکە ئەمە بۆمان هەبی ئەوە بکەین بۆیە تاکە چارەسەر ئەوەیە بۆ هەمومان بە تایبەتی ئێستا کە ئەم پرۆژەشەیە پرۆژەی چاکسازیە پێش هەموو شتێک ئەم یاسای نەوت و غازە دەربچی ئەم ئیشکالانە خۆی بەشێکی زۆر کۆتایی دێ بەڵێ کاقادر لە چەند هەفتەی ڕابردوودا حسێن شارستانی جێگیری سەرۆکی حکوومەتی عێراق ئاماژەی بۆ کرد و داوای لە وەزارەتی دارایی عێراق کرد کە بەشێک لە بودجەی هەرێمی کوردستان ببڕدرێت لە بەرامبەر هەناردەکردنی نەوتی خاوی خۆی بۆ تورکیا کە نزیک لە 5 ملیار دلارە ئەمە بۆ خۆی قەیران لە هەرێمی کوردستاندا دروست ناکات بێگومان بەڵام ئەمە بەڕاستی ئەمە سزادانی جەماعی پێدەرێنیانی ئەمە بە تەنیا نابێت کەواتە دەبێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە نابێوا بکرێت حەسارەکەی پێشتری ڕژێمی بەغدای لێدێ ئەمە ینی نابێ ئەگە هەتا کێشەک لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانی شەوی بەڕاستیەوان ئینتیقام لە خەرکی کوردستان بکەنەوە چکە بوجە بۆ خەرکی کوردستانە یعنی ناکرێت تۆ لە هۆکاتی خۆشی وابوو کاتی خۆشی حەساری
ڕژێمی سەدام لەسەر خەرکی کوردستان چ بوو خەرکەکە باجەکەی دەدا یعنی حەساری نێودەوڵەتی لەسەر لەرقی سەدام لەسەر شعبی عێراقی باجەکەی دەدا بەڵام ئەوەی ئێستا کە حسێن شارستانی داوایە کات بەشێک لە بەشە بودجەی هەرێمی کوردستان ببڕدرێت لەسەر ئەساسی ئەوەیە کە هەرێم بە شێوەیەکی نایاسایی نەوتی خاو هەناردەی تورکیا بەڵێ بیانۆکە ئەوەیە کە مامانە ئەو پارەیە دەبی ئێمە لێرە لەیان بجێڕینەوە و بەڵام لە عملی لە نەتیجە ئەوەیە کە تۆ ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چیتان کردووە بۆ بەدواداچوون بۆ ئەم پرسە و بزانن تا چەند بە شێوەیەکی نایاسایی هەرێم نەوتە ئێستا لیژنەیە کاتووە ئێستا لە دوێنێەوە لیژنەیە کاتووە لە بەغا کە ئێستا لە دوێنەوە کۆبنەوە لەگە وەزیری سامانە سروش شتێک مەبەستم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن مەبەستم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت لە بەغدا لە پەرلەمانی عێراق ئەوە بکەن لە بەغدا ئەوە بکەن وا بزانم هەوڵی زۆری شەیە لەو بارەوە بەڵام ئەو لیژنە هاتووەکو تەقەسی حەقایق هاتووە کە بزانی بەڕاستی ئەمەی هەیە لە کوردستان پێشێلکاری دەستورە یان بەڕاستی فعلەن ئەو بڕە نەوتەی کە کوردستان هەیەی لە بەغا بۆی دێیان لیان قەتع کردووە ئەمە ئێستا هاتوون لێکۆڕینەوە لەوە دەکرێت بەڵامەکو گوتم بەڕاستی دەبێت نابێشتەیە بکرێت کە سزای خەرکی کوردستان بدرێت بە بیانی ئەوەی کێشە هەیە ئەوان ناڕازین لە حکوومەتی هەرێمیان لە هەرێمی کوردستان وە خەرکی کوردستان سزا بدەن ئەمە خەتەرناک بەڵێ لە چەند هەفتەی ڕابردوودا جەنابەت لەگەڵ فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستاندا کۆبوویتەوانێ و دواترمە خوێندنەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا وا لێک درایەوە کە تۆ ئامادەیت هەیە بۆ نزیک بوونەوە لە پارتی دیموکراتی کوردستان و کشانەوە لە بەرەوە ئامادەیم هەیە بۆ نزیک بوونەوە لە پارتی دیموکراتی کوردستان بەڵام کشانەوە لە ئۆپۆزیسیۆن نا ئەمە دوو بەشە ئێمە مێژوەکی دوور و درێژمان لەگە پارتی هەیە بۆ لە زۆر مەقتەعی تاریخی بە یەکەوە بوون لە جوودەوە تا ڕاپەڕین و تا ئەو دوای ئەخیری لە دوو سێ ساڵ لەمەوبەر پەیوەندی ئێمە پارتی لەوە تێکچوو کە ئەوان پشتیوانیان لەم جەماعەتە کرد ئەوە پارتی وێچەتی بەڵێ بەڵام قسەیەکە بوو کە پارتی بە دەعمی مادی داوای لە ئێوە کردووە کە لە ئۆپۆزیسیۆن نانە ئەو مەسەلە دوور و نزیک باسی لێوە نەکراوە خۆ پارتی ئەوە جیان لە قسەکانمە کۆبنەوە بووە لە بینی من و کاک فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆرش ئیجابی بووە یعنی هەتا ئەو قسەی جەنابی کاک مەسعود کرا کە مامانە هەمیشە لە کۆبنەوەکان گوتوێتی بوونی شێشە لە نێوان لایەنەکان لەوانەیە ئاسایی بی بەڵام بەردەوامبوونی بە هیچ شێوێک ئاسایی نییە و نابێت ڕێگەی پێ بدرێ و ئەوانش بە هەمان شێوە گوتیان ئەگە تا ئێستا کێشە هەبووبی بووە بەڵام معنەیەوە نییە بەردەوامبوونی لەم قۆناغەش بە تایبەتی کە ئێستا هەرێمی کوردستان گەلە کۆمەچی لەسەرە و فشارێکی زۆری لەسەرە و دەبێت ئێمە هەوڵ بدەین بەڕاستی هەڵوێستەکانمان یەخەین و تەبیعیش نییە ئەم ناکۆچیە بەردەوامبی و بەڕاستی ئێمەش لەگەر ئەوەین کە ناکۆچی بینی ئێمە و پارتی بەردەوام نەبی وەکو ئەو ڕۆژە من لە چاپێکەوتنێک لەگەڵ ڕۆژنامەی ئاوێنە گوتم لێ ناگەڕێن چیتر کەس نان و پیاز بە ناکۆچیەکانی نێوان ئێمە پارتی بخوا ئەمە ئەو قسانەی کە کران ئەمە هەندێک لایەن و خەڵکن کە زۆر نیگەرانن بە ڕێکەوتنەوەی ئێمە و پارتی پێیان وایە ئەوە لە ئەسابی وانە ینی بەداخەوە لە کاتێکە خۆیان نزیکترین خەڵکن لە پارتی کەواتە نەتیجە کۆبوونەوەکەتان چی بوو؟ استراتیژیان هەیە لەگە پارتی کە چی تعلیق لە ئێمە دەدەن گلەی لە ئێمە دەکەن ها چۆن بوو بەڵێ تۆ ناوی ئێمە پارتی ڕێک بین بەڵێ باسیەوەت کرد کە کۆبوونەوەکەتان ئیجابی بووە هیچ ڕێکەوتنێکی لێکەوتەوە بڕیارە دوای کۆنگرا ئێمە لە بەردەم کۆنگرە بووین دوای کۆنگرا هەردوو مەکتەبی سیاسی کۆبیتەوە لەسەر پێشنیاری ئەوانیش بوو و ینی پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە بە شێوەیەکی ڕەسمی و ینی پەیوەندیەکانمان ڕێک بخەینەوە بە پێی ینی بەلاغێک کە دەری دەکەین و تەنانەت ئەوەندە ئیجابی بوون کاک فازڵ بەڕاستی پێشنیاری کرد کە ئێمە کۆنگرەکە بین بۆ هەولێر گوتی ئێمە میێوانداریتان لێ دەکەین گوتم بەخوا ئێستا سوپاسان دەکەین بەڵام ئێستا کۆنگرەکە خۆی دوو ڕۆژی ماوە و تەوقیتەکەش بڕواتەوی پەیوەندی بە کۆنگرەوە نەبوو لەوانەیە 4 مانجیش دەبی قەرارە من و کاک فازڵ یەکتر ببینین ینی بەڵام دواکەوت بەڵام بۆ ئێمە باش بوو چونکە بەرچاوڕوونێکی دا بە ئێمە پێش کۆنگرە کە ئێستا ئێمە دەزانی پەیوەندیەکانمان لەگەر پارتی دیموکراتی کوردستان بەرەو ئاسایی بەرەو گەڕانەوەی بارودۆخی ئاسایی دەڕاوە بۆ ئێمە لە کۆنگرەکە مهم بوو بەڵێ لە چاوپێکەوتنێکی پێشووتری نارتیدا ئەندا مەکتەب سیاسێکی زەحمەتکێشانی کوردستان وتی
کە ئەوان گرفتیان نییە لەگەڵ یەکگرتنەوەدا لێرەوە دەپرسم پەیوەندی ئێوە وەکو حیزبی ئایندە و حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەکوێدایە؟ ئێمە پەیوەندیمان نییە لەگەر ئەوان، بەڵام ئەوان کۆن هاوڕێی ئێمە بوون، ینی ئەمە دژی پەیوەندی نین، بەڵام ئەوان بە شێوەیەک ڕۆشتن جاکرانەوە بەڕاستی بە شێوەیەکی دژمنکارانە، ینی کێشەی وان لەگەر ئێمە نە کێشەی سیاسی بوو نە کێشەی فکری بوو. ئەمە لەو NRT گوتم مامزەلە بەخۆی بە منی گوتی تۆ لاوەپەیمانی دەرچووی و تۆ چووی لەگە ئیسلامیەکان لستت دروست کرد و ئێوە بۆ ئەوە بۆ ئێمە پارتی قبول نەکرا و ئێمە ناکۆچی هەبوو لە خەرک ناڕازی بوو لێ لە حیزبەکە بانگمان کردوون حیزبەکەمان هەموو تەسلیم کردوون. ئەمە ئەوان دەتوان قسەچیان هەبی لە بەرامبەرەوە بە شێوەیەکی دژمنکارانە بەڕاستی، ینی ئەمە کارێکی خراپیان کرد و ئێستاش ئەوەی کە ڕێگرە لەوەی کە پەیوەندی ئێمە ئەوان ئاسایی بیتەوە ئەوانن هەرچی لەو کوردستانە لە دژی ئێستا ئەوەی کە لە دوای لیقای من و کاک فازڵ میرانی ئەوانن ئەوانن ئەو تەشویشە دروستەکەن وەڵڵا من بەڵێنم داوە لە ئەو کوڕبا بە تۆ پاشە هەرچی شتێکی ناشیر نووسراوە لەو ئەنتەرنێتە یعنی دەسەڵات نەویستە خۆی لەسەر من بکە ئەوان کردویانە. ئێستاش دوو سکاڵیان لەسەرمانە لە دادگا ئەگە بۆیان بکرێ دایانەوێ ئەو بوجە کەمەش کە هەمانە لێماوەگرنەوە ئەوان ناوی گلەیی بکەنەوە و بەڕاستی ئێمە تەسکی ئەم هەڵوێستی ئەوان ناکەین بەی شێوەیەک. بەڵێ زۆر بە کورتی ئامادەی لەگەڵ حیزبی زەحمەتکێشانی کوردستانە یەک بگرنەوە و واز دەستکردێری حیزب بێنیت؟ ئەمە ئێستا قابلی ئەم پرسیارە ئێستا جێ ئەمە نییە، ئەگە یەک بگرینەوە پێش ئەوەی کێشە بی من ئەو ئامادەیم دەربڕی بوو. بەڵام ئێستا ئەمە مەترەحنی ئەو مەسەلە یەکگرتنەوەش مەترەحنیە لەگەرەوە. بەڵێ قادر عەزیز بەڵام دەبیوان خۆیان چاکەن تاکو ئێمە ڕێئیمان لە سەریان دەگۆڕێ واز لەو جنێ و قسە و ئەوانە بێنە لە دژی ئێمە. بەڵێ قادر عەزیز سکرتێری حیزبی ئایندەی کوردستان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە ئێوەش. بینەرانی عەزیز NRT تا چاپێکەوتنێکی دیکە هەر شاد و ئاسوودە بن. زۆر سوپاس کاک قادر. سوپاس بۆ ئێوەش. دەست خۆش.